بینەرانی بەکراوەی ئەم کاتتان باش بەرنامەی بەکراوەی تایبەتە بە سلێمانی لە دوای 228 ساڵ لە چەند ڕۆژی ڕابردوودا 228 ساڵ بە سەر دانانی بەردی بناغەی شاری سلێمانیدا تێپەڕی و بەو بۆنەیەشەوە چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دران و بەشێکی کارکتەرە سیاسیە باڵادەستەکانی هەرێم جەختیان لە سەر پێویستی خزمەتکردنی ئەو شارە کردەوە. ئایا سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە تا چەندە قانون لەو شارەدا باڵادەستە؟ ڕۆڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چۆنە لە خزمەتکردنی ئەو پارێزگایە و حکوومەتی هەرێم تا چەندە پلانی ستراتیژی بۆ ئەو پارێزگایە بەدەستەوە بووە؟ ئایا ئێمە لە بەردەم شارچێتی داین بۆ ئەو شارە وەکو چۆن هەندێ لایەن و کارکتەری سیاسی وەها خۆیان نیشان دەدەن یاخود پێویستمان بەوەیە پرۆژەی ستراتیژیمان هەبێت و لێپێچینەوە بکەین لە هۆیەکانی کەم و کوڕیەکانی ئەو شارە؟ لەم ئەڵلقەیەی بەکراوەییدا تاوتوێی ململانەی سیاسیەکانیش لەو شارەدا دەکەین و چەند پرسێکی پەیوەنددار بە بەشداری میوانەکان دەوروژێنین. بەڵێ بینەرانی ئازیز بۆ ئەم بەرنامەیەش میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە. کاوە عەبدوڵڵا سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی، میوانی دووهەممان دکتۆر هەڤاڵ ئەبووبەکر مامۆستای زانکۆ، جوتیار نووری وەکو چاودێری سیاسی، میوانی چوارهەمیشمان ڕەئوف ڕەباتی وەکو نووسەر و ڕۆشنبیر بەشدار دەبێت لەگەڵمانە. بە خێراتنی هەموو لایەکتانەکەم و بە خێراتنی ئەو میوانە ئازیزانەی دیکەش دەکەم. کاکاوە بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای تۆ وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە دوای 228 ساڵ تەمەن سلێمانی چی ئەوێت؟ من پێم وایە نەک سلێمانی هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە بەرنامەدارێکی جوان لەسەر جێبەجێکردنی یاسای لامەرکەزی لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی هەموو دەستگاکان بتوانن پەیوەندی خۆیان لەگەڵ سەرۆکایەتی هەرێم، لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان، لەگەڵ سەرۆکایەتی حکوومەتا بناسنەوە. بەداخێکی زۆرەوە تا ئێستا لە سلێمانی هیچ دەستگایەک ئاگای لەوی تر نییە. بەسیترین نمونەکە من بۆ بەڕێستانی باس بکەم، خەستەخانەی 400 قەریوڵەی سلێمانی دروست کراوە. لە کاتێکا دروست کراوە پارێزگاری سلێمانی ئاگای لێی نەبووە، یعنی بەنووسراوێک نەهاتەوە بە پارێزگاری سلێمانی کە ئەم خەستەخانەی دروست دەکرێت و نازانێت دراوە بە چ کۆمپانیایەک. کێشەی نەبوونی مؤسساتی جدیە و مؤسساتی ڕسمیە لە هەرێمی کوردستانە و بەداخەوە گەسێری کەنی دوای ڕاپەڕینەوە جۆرە لە جۆرەکان ئەتوانم بڵێم حکوومەت سیمای دیار نییە، زیاتر دەسەڵات دەسەڵاتی حیزبەکانە و حیزبەکان بوونەتە باوکی حکوومەت. حکوومەت ئەیانێ وەکو مناڵێکی جوێڕایاڵ کارەکانی حیزب ڕاپەڕێنێت. بەسیترین نمونەش لەسەر ئەوە ئەگەر سەیری میدیاکان بکەین نەبینین حکوومەتی هەرێمی کوردستان میدیایەکی نییە بتوانێت کارەکانی خۆی بە خەڵک بناسێنێت. ڕۆژانە هەر حیزبە و کارکتەرەکانی خۆی لەسەر میدیاکانی خۆیەوە ئەناسێنێت. من پێم وایە ئەمە وای کردووە ئاڵۆزیی گەورە هەیە لە هەرێمی کوردستانە و بەڕای منیش بە ڕۆشنبیربوونی سلێمانی و بە پایتەختبوونی ڕۆژمێری سلێمانی پێویستی بەوە هەیە کە کۆمەڵێ بنەما هەیە پێش ئەوەی ئێمە بڕیای لێ بدەین پێویستە کایەکەی بۆ دروستکەین، کایەکی وا دروستکەین کە بتوانین نایبنی پایتەختی ڕۆشنبیری. پایتەختی ڕۆشنبیری سلێمانی نابێتە پایتەختی ڕۆشنبیری. ئەو کایانە تا چەند دروست بوون یاخود با بڵێن ئەو قەوماتانە تا چەند لە سلێمانیدا هەن بۆی ببێت بە پایتەختی ڕۆشنبیری؟ هەنگاوی بۆ نراوە، بەڵام من پێم وایە هەنگاوێکی سستە و جدی نییە و کێ بەرپرسە لەوەی کە ئەم هەنگاوانە سستن؟ من پێم وایە لەبەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی کار بە یاسای مەرکەزی دەکات لە هەرێمی کوردستانە واتە کار بە یاسایەک دەکات کە ئێستا ئەو یاسایە لە دنیای مۆدێلی نەماوە و ئەو یاسای پێش ڕاپەڕینە نەتوانراوە ئەنجومەنی شارەوانی و ئەنجومەنی پارێزگا و پارێزگارەکان و قایمقام و مدنیەکان و حتا فەرمانگەکانیش کارەکانی خۆیان بە جۆرەی سیستەمێکە بۆیان دابڕێژێت جای تر ئەو سیستەمە لەلایەن فەرلەمانی کوردستانەوەیان حکوومەتی هەرێمی کوردستان بینێرێتە خوارەوە. کاکاوە تۆ وەکو کە لە ئێستادا پۆستی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە، ئەوەندەی ئاگادار بیت و لەناو کایەکەیە بوویت بەرپرسەیەک لە دوای یەکەکانی ئەم شارە مەبەستم بەرپرسە حکومی و ئیداریەکانە، چیان بۆ ئەم شارە کردووە؟ هەر لە محافزەوە هەر لە جێگری محافزەوە؟ بەڕاستی ناتوانانی بڵێ هیچ شتێک نەکراوە، بەڵام ئەگەر سەیری ئەو هەموو داواکاری و داخوازی خەڵق بکەی لە چاو داواکاری و داخوازی خەڵق و لە دوای ئەو هەموو پێداویستیانی خەڵقێتی وەکو ئەوە هیچ نەکراوێت. بەڵام ئەگەر سەیری بکەی سلێمانی هەندێک ڕوویگەشی هەیە و توانراوە لە هەندێک بوارەوە پێش بکەوێت. سپاس کاکاوە. کاک جوتیار دێمە لای تۆ ئەمڕۆ وەکو چاودێرێکی سیاسی لەگەڵ ئێمە بەشداری تو لە ماوەی ڕابردووشدا پۆستی جێگری پارێزگاری سلێمانی هەبوو. کاکاوە لە قسەکانیە تا ڕادەیەک ئەوە بەدی دەکرا کە سلێمانی ئیشی بۆ کراوە، بەڵام ئیشەکان لە ئاستی پێویست دانین و دەکرێت بڵین هەر هیچی وان نەکراوە. ڕای تۆ لەو بارەیەوە چییە؟ وەڵام پێم وابێت هەندێک لە قسەکانی کاکاوە وایە
هەندێکیشی بەڕاستی وانە بوو. مثلەن بۆ نمونە لامەرکەزی فعلەن سیستەمی دامەرکەزی لە دنیاە سیستەمێکە ئێستا مۆدێلەکە نەجاحەتی هێناوە. مەفروضە هەرێمی کوردستان مؤسساتی حکومی مؤسساتی پەرلەمانی مؤسساتی تەشریعی بیر لۆ بکەنەوە کە ئیتر پێویستە لامەرکەزی بن بە هەموو قەزا و ناحێ و شارەکان بەتایبەتی سلێمانیش توزانی شارێکە لە ڕووی نەوعیە و لە شارەکانی تر جیاوازە. یەکێک لە خەستەتەکانی سلێمانی ئەوەیە کە لە ئەساسە بۆ شار دروست بووە. یعنی 228 ساڵەوە پێش سلێمانیش گوند نەبووە قەزا نەبووە شتێ نەبووە ینی شار بووە دووەم شتیان کورد خۆی دروستی کردووە ئەم مەسەلەیەکی مهمە. ینی ڕاستەوانی کە معلوم نییە چێ دروستی کردووە هەموو شارەکانی تری کوردستان بە هەموو پارچەکانی تری کوردستانە سێمێنم شارە لە ئەساسا بۆ پایتەخت و ئیدارە دروست بووە. کەواتە خەڵکەکەشی لەم سێ فاکتەرەوە تۆ سەیرێکی جیا لە خەڵکی ترە. یعنی خەڵکی سلێمانی لە سەرتاوە لە خەڵکی ڕۆشنگەر دروست بووە لە خەڵکی ئیداری دروست بووە لە خەڵکی بازرگان دروست بووە لە خەڵکی سەنعاتکار دروست بووە کەمترین فەلاحی تیا بۆ سلێمانی. بەڵێ دە بەعرض دەکەم کەم دەسەڵاتی سیاسی هەیە توانی بێتی لە ناو سلێمانیە بە ئاسانی بتوانێت خەڵەکەی هەمووی ڕازی کات. طبیعەتی شاری سلێمانی وا بوو. بەڵام کاک جوتیار بەڵێ کاک جوتیار کاکاوش لە قسەکانی ئاماژەی پێکرد وتی لە خلالی با بڵین لە دوای ڕاپەڕینەوە زیاتر حزب باڵا دەست بووە حکوومەت غائب بووە و ئینکاری لەوەش ناکرێت کە لە خلالی ئەم 22 ساڵەیە ئەوەی باڵادەست بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لە ناوچەکەیە بڵین بنکەی جەماوەری هەبووە و زۆربەی پۆستەکانیشی داگیر کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان چی کردووە بۆ ئەم شارە کاکین کاگیادیار خۆی حیزب بۆ هەیە ئاساسن حیزب بۆ دەسەڵات هەیە حیزب بۆ شتێکی تر نییە حیزب خەبات دەکا خەباتی دیموکراسیەکە خەباتی شۆڕژگیڕێکە بۆی دەسەڵات گرێت کام حیزبی تری لە کوردستانە هەیە هەوڵ بۆ دەسەڵات نایە معلومە یەکێتی هەوڵی بۆ دەسەڵات داوە لە 20 ساڵی ڕابردووە لەم دەڤەرایە یەکێتی خەڵک دەنیاوە تێ بەعرض دەکەم پێش ئەوەش دەسەڵاتی لە سلێمانیا هەبووە یەکێتی لە سلێمانیا ساڵی 76 دروست بووە لە هەناوی سلێمانیا دروست بووە طبیعەتی یەکێتی طبیعەتی خەڵکی سلێمانیەچێت لەبەرەوە هەتاکو تەرکیبەیە یەکێتیش تەرکیبەیەکە لە خەڵکی سلێمانی و نزیکە یەکێتی کە لە هەناوی سلێمانی دروست بووە بەڵێ ڕەحمی سلێمانی هاتۆتە دەرەوە ئەو وەفایی هەبووە ئەو ئەمەکەی هەبووە بۆ خەڵکی سلێمانی بۆ نمونە یەکێ لە شتە جوانەکانی یەکێتی و هەموو لایەنەکانی تر بەڕاستی بانێکین بە مورچی ئێمە مورچی سلێمانیە ئەگەر یەکێتی لە کوسلێمانی بینی نەکردایەتەوە لە سلێمانی جێنا دڵنیا بلەوە لە سلێمانیا یەکێ جێبێتەوە کە خەڵکی بیرکاتەوە و خەڵکی تەسەڕوفکە یەکێ لە بنەماکانی یەکێتی لە سلێمانیا کە بە خەڵکی داوە ئازادیە ئازادی هەموو بە هەموو معناکانیەوە ڕاستە کۆمەڵی نوقسانی هەبووە ڕاستە کۆمەڵشتی وەڵامێکێ لە سەرەتای ئینتیفاز و تا ئێستا خەباتی کردووە مەسەلەیە خەباتی کردەوە بە دیموکراسی ئێمە با بچوشی نەکەینەوە دەسەڵاتی سیاسی بچووکەینەوە بۆ پرۆژێ منیش نامەوێت بچووکی کەمەوە چونکە گەر چاودێران ڕایان وایە کە لە هەڵبژاردنەکانی پێشوودا بانەی بینە باسی سیاسی و بەڵام ڕاوایە کە لە هەڵبژاردنەکانی پێشوودا یەکێتی لەم شارەدا دۆڕاوە و قاعدەی جەماوەری خۆی بچووک بۆتەوە لە دەستی داوە بەڵام قسەمان لەسەر خزمەتکردنی ئەم ئیجازەم بە یەکێتی دۆڕاو بردنەوە نییە یەکێتی گۆڕانی لێبۆتەوە لە جەماوەلەکەی یەکێتی یاتی بە جەماوەلەکەی گۆڕان کاکە ئەمە واقعەکە کە هەموو کەسێکە بۆ ئازانێت یعنی ئێمە ئەو هەواڵانەی لەگەڵ ئێمە بوون چوون بە زۆر بە دیموکراسیانە بە سنجی فراوانەوە چونە دەرەوە حرەکەیەکی سیاسیان دروست کردو خەڵک ئەو خەڵکی لای ئێمە بووە نیوەی دەنگیەوە بەوان معلومە وایە معلومە دەنگەیە بەوان چونکە تەبیعەتی ئەم شارە وایە حەزی لە گۆڕانکاری تازەکاریە من پێشتر باسم کردبەوە بەڵام قسە لەسەر ئەگەر لەسەر پرۆژە و ئیدارەوەمانەیە من ناتوانم لە جاتی محافظ لە جاتی مەسئولێتەکان قسەکەم بەڵام من دەڕقم پێڵم کە من نامە بەڕاستی مەسەلەن بۆ نمونە لەم شارەیە کاکە خزمەتێکی زۆر کراوە مەسەلەن لەم شارەیە لە پێش ئینتیفازەیە لەنەوەی کۆوانە خەڵکی سلێمانی نێمە ئەم گەڕەکانی ئێستا دروست بووە ئەم شاری ئێستا دروست بووە شاران نیە 20 ساڵەوە پێشوا بوو بێگە لە ڕێی خزمە گزاریەوە ئێستا 162 بۆ 167 گەڕەکە کە گەڕەکی وایە بەڕاستی ملیارەها نای تا سەرف کراوە بۆی کە خەدەماتی بۆ بەری هەموو کەسێکە مابینێ مەسەلەن نمونەیەکی بەسیط لە ڕووی ئینار و لە ڕووی کارەباوە لە هەموو شارەکان زیاتر لە عێراق خزمەتی سلێمانی کراوە 150 کیلۆمەتر لەم 2 ساڵەیە ئیناری بۆ کراوە هەر بۆ ناو شاری سلێمانی کراوە 150 کیلۆمەتر ئینارە زۆرە ملیۆنێک و نیو بەس مەتر مڕەبع کۆنکرێتی بۆ کراوە ئەمە مهمە کاکە ئەمە لە ڕووی خەدەماتی و باسەکەی ئیداریە وەکو لە ئیشوکاری ئیداریە من باسم کرد عەدالەت هەبووە دادوەری هەبووە لە دابەشکردنی پرۆژەکانە علاقی بەوە نییە علاقی بەوە نییە کە تۆ پرۆژە چەند هەیە پرۆژە چەند نیە تەسە دیکە پرۆژە دوو نوع کراوە یەکیان لەسەر ئەساسی میزانی عێراقا کە لە ساحەڤەیە کە 12 ملیارە حەزەکەم هاوڵاتیانمە بزانن لەو 12 ملیار دۆلارە لە سا 7.5 کە ئێستا زیاترە طبعا بۆ معاشات و موچە ئەڕوا ئەمە سەوابتە معاش و موچە هەموو کەسێ وەرەیەگرێ بە هەموو ئەم برادرانی کە لێرە دانیشتوین
کە لە سا هەفتای میزانە هیچ دەوڵەتێکی دنیای میزانێ باجا باشە خراپە مۆزوعی درا لە سا 20 مێنێتەوە بۆ مەشروعەکان و ئیستیسمارەکان پێڵێن مەشروعی و بەرهێنان ئەمە بەپێی حیسەی منتیقا بەپێی حیسەی نفوسی خەڵەکەی دابەشکراوە بەسەر شارەکانی کوردستانە دووەمیان کە میزانە هەیە تەنمەیە قالیم لەوانەی کاکاوە باشتری بزانێت تەنمەیە قایم لەسەر ئەساسی نفوزیەت چەند نفوس دەیە ئەمە لە پارەیە تەرخانەکرێت بۆ پرۆژە هەردوو شیاز و سلێمانیەوە خەڵە لەگەڵ پێ بڵێم لە سلێمانی بەپێی سیستەمی ئیداری بەپێی سیستەمی ئەو سیستەمەی کە دانراوە لە حکومەت یاریمی کوردستانەوە هەموو پرۆژانە جێبەجێکرێ و پرۆژەکان ممکنە لە خەڵکی خواریشەوە بۆ سەرەوە بێت ممکنە بازێکی ئەنجومەنی محافەزە پێشنیاری بکات بەڵام جێبەجێکردنی پرۆژەکان ڕێنمایەکان جێبەجێکردنی ڕێنمای ئیدارەکان ڕێنمای دارایەکان هەندێک جار و زۆر جار ئەبێتە عەرقەلە دروستکردن بۆ تەنفیزی پرۆژەکان بۆ نمونە بە کورتی کاک جوتیار زۆر بە کورتی سلێمانی خزمەتی باش کراوە سلێمانی هەردووچی کراوە بۆ نەکراوە غەدرا هەردووچی کراوە سەدیکە سلێمانی ئەتراز و گلەیەکانی حەقا چونکە ئینسان تا ئەمرێ گلێ ئەترازی هەیە ئەو طبیعیە حەقە بیکە چونکە شارێکی زیندووە بەڵام ئەوەی کە بڵێ هیچی بۆ نەکرا ئەوش بێئینسافیە سپاس دکتۆرە ڤاڵدێمە لای تۆ ئەو خزمەتەی بە شاری سلێمانی کراوە لە ئاست مێژوو قەبارەی قوربانیەکانی ئەم شارەیە بە هیچ جۆرە نەخێر لەبەرەوەی زۆرترین شەهید لە هەردوو شۆڕشەکەی کووردا لەم شارە درراوە هەموو هێزە سیاسیەکان لێرە دروست بوون 1970,000 ئەنفال لە کفریەوە هەتا کۆیە لەسەر ئەم شارە مەحسوبە 5,000 خەڵک کە قوربانیەوە لە هەڵەبجە بۆتە قوربانی لەسەر ئەم شارە مەحسوبە ئەگەر تۆ سەیری چەقی شارەکە بکەی هێشتا هیچی بۆ نەکراوە لە چاو گەورەی قوربانیەکان لە چاو ئەو بوعدەی کە هەیەی لە چاو ئەو قوربانیدانەی کە یاوێتی لە چاو ئەوەی کە هەموو کوردستانی ئازاد کردووە بۆ یەکەم جار کەرکووکیشی ڕزگار کردووە لە چاو ئەو هەموو بزاوی و چالاکی لە چاو ئەو هەموو تێکۆشانی کە هەیەی خودی چەقی شارەکەش بۆکوڵە قەزای مەڵبەند وەکو پێویست خزمەت نەکراوە چ جای ئەوەی قەزای هەبووە وەکو هەڵەبجە وەکو قەڵاتزێ خاپور کراوە ناحی هەبوو وەکو گاپیڵۆن و بنگرت تەخت کراوە زۆرترین گوند لە پارێزگایەک لە هەموو عێراقا ئەو گوندانی سلێمانی کێوێران کراون زۆرترین قەزا و ناحیە ئەوانی سلێمانی کێوێران کراون زۆرترین گەڕک لە شارێکی گەورەیە شاری سلێمانیە کێوێران کراوە بەڵام بەداخەوە لەبەرەی بودجەی عێراق لەسەر بنەمای ژماری دانیشتواندا ئەنرێ و ئێمە قوربانیەکانمان لە زیندۆکانمان زیاترن وێرانەکانمان لە ئاوادانەکانمان زیاترن بودجەی کەمتر لەو شوێنانە وەرەگرین کە بە درێژایی مێژوو لەوانەیە چەکداری سەر بەڕژەمیان بەرپرسیارە لەمە دوو لایەن بەرپرسیارن یەکەمیان حکوومەتی هەرێمی کوردستانە کە بێ بە چاوێکی تر سەیری سلێمانی بکە دووهەمیان حکوومەتی ناوەندە کە دیسانە بێ بە چاوێکی تر سەیری بکە تۆ هەموو گوندەی هەتە لە گەرمیان و وێران بووە ژنانی ئەنفال دەسی سەوزیان لە دەستکەنی نۆکا داناوە چۆن ئەتوانی قەرەبووی کەیتەوە ئێمە لایانی دەرونیشمان قەرەبوو نەکراوەتەوە تۆ سەردانێ بکە بۆ گردی شەیدان بۆ گردی سەیوان تێ ئەگەی ئەچیتەوە ئەو تقوسەی کە ئەم شارە چی کردووە سیرەکەی ئەم خەڵکە ئەوەنەی ڕێزی لە شەیدەکانی گرتووە ئەوەنەی شەیدەکانی زۆرن ئەوەنەی بە شەیدەکانی ئەو ئەنازێ بەشتەی ترەوە نەنازیوە بۆیە بەڕاستی لە چاو ئەوەی کراوە بەڵێ کۆمەڵک شت کراون بەڵام ئەو شتانەشی کاکە جوتیارمە فەرمێ کوالیتیان خراپە ئەم شارە پارکەکانیشی دروستێکا بێ قوربانی بین کرێکاری تیا ئەمرێ کۆشک و تەلار و بیناکانیش خەڵکی تیا ئەمرێ لەبەرەوەی تا ئیستا ئاسایشی کۆمەڵایەتی لەم شارانە پارێزراوە منەمە یەکشتی ڕاستکەمەوە ئەوەی کێتی نیشتیمانی کوردستان نی ئازادیەوە بە خەڵکی سلێمانی ئەوە خەڵکی سلێمانیە لەسەر بیری ئازادانە و لیبراڵانە یەکێتی نیشتیمانی کوردستانی بەرهەم هێناوە بۆیە زۆر هەڵەیە ئێمەوا بزانین هێزێک هەیە بتوانێت ئازادی لە خەڵکی سلێمانی بسەنێ یان بیاتێ دکتۆر حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت چی بۆ ئەم شارە بکات و نەیکردووە زۆر شدەیە بۆی من لێرە 50-60 شتم ژاردووەوی کاکە دەرفەتیان نابێ بەڵام ئەوەی گرنگە ئەوەکو وایە بڵێ تیرەی بازنە بە بەی سودو لە سەر حەوت دەدوزرێتەوە وەکو ئەوایە بڵێ ئەو لە پلەی سەدی ئاکوڵێ ئەوەی بەرپرسانەوە توانە حەقیقەتی شاری سلێمانی و خەڵکی سلێمانیە یعنی ئەوان شتێکیان و تۆ کەوایە بەڵام چیان کردو بۆ ئێستا ئەوان باس دە ڕابردووەکەن لەگەڵ خەوبینین بە ئایندەوە باسی ئەومان بۆکەن 10 ساڵی تر چیمان بۆکەن بەڵام باسی ئەوشمان بۆکەن 10 ساڵ لەمەوە پێشێمە چیمان کردووە بەڵام باسی ئەومان بۆ ناکەن ئەم گەنجانە لە سلێمانی چۆن بژین زانکۆکانمان وەزعیان چۆنە پەروەردە دیوارەکانی ڕوخێ بەسەر مناڵە ئەمرێ لە سنووری پارێزگای سلێمانی لەبەر ئەوە شتەکان زۆرن یەکەم شت ئەوەیە ئەبێ کەمینە حکوم نەکا لەم شارەیە ئەبێ زۆری نەحکوم کا بەداخەوە دوو هەڵبژاردننی ڕابردوو کەمینە حکومەکە لە شاری سلێمانیە ئەبێ میتۆدە بگۆڕێ لە ئەمریکا ئۆباما بردوێتیەوە بەڵام دەیان ویلایەتی ئەمریکا کۆماریەکان حکومێکن لەبەری لە ویلایەتەکان بردویانەتەوە اینجا سلێمانی کراوە بە سەربازگەیەکی گەورە ئەبینی لە هەر گەڕێکێکا یەک دنیا مقڕاتی حیزبیتیایە یەک دنیا بەی هەموو لایەنەکانەوە
هەل لە مەکۆی گۆڕانەوە بیگرە هەتاکو ناوچە و تا کۆمیتە و تا مەڵبەند و تاڵقەکان و تاکو ئەمانە ئەگا گرنگ ئەمانە ببرێنە دەرەوەی شار ئەم شارە مۆرشی حیزبی لە دابماڵرێ شارێک بێ لە دابماڵرێ لە چەک بیر ئیش بکاتیایەوەکو لە ڕابردووە ئیشی کردووە اینجا ئەم شارە جگە لەوەی کراوە بەسەر بازگە و لە هەر گەڕێکێکی شابەر پرسێک هەبێ حیمایە و کابینە و تاسە و چاڵی دروست کردووە چواردەوری شارەکەشیان کردو بە زیندانێکی گەورە هەر لە مێرگەپانەوە تا سیتەک تا تانجەرۆ تا بەکرەجۆ تا ژاڵا تاکو هەر شوێنێکە تۆ ئەچی تەلبەن کراوە و حکوومەتەدا دکتۆر گەرداواکاری گشتی کارا بێت دەبێت ئەو بەرپرسانەی بەرپرسن لەوەی وایان لە سلێمانی کردووە و بەم ڕۆژەیان گەیاندەوە وەکو خۆت ئاماژەت پێکرد دادگایی بکرێن ئێمە گرفتمانە دادگاییکردن نییە گرفتمان لەوایە کە ئەبێ بەر لەوەی خەڵک دادگایی بکرێ سیمای شارەکە وەکو خۆی لێ بکرێتەوە وەیز لەکوێ ئیستا ئەسحاب ئەسپی کووە عینی سەرشنار کووە تۆ بە پارە چیتە ژوورە بۆ سەرشنار پارکی ئازادی کە لە 63 خەڵکی ئەم شارێت یا زیندە بە چاڵکراوە تۆ بێ پارە بەی بچیتە ژوورەوە پارکێک هەیە لەم شارەیە غێری پارکی دایک تۆ پارە نەیت کوا پارکی گەڕەکەکان بۆیە بەڕاستی خەڵکی ئەم شارە قەتیس کراوە بەداخەوە چەپەکانی ئەم وڵاتە خەباتیان کرد شۆڕشیان کرد بۆی سەرمایه‌دارەکان حکوم بکەن و بۆی سەرمایه‌دار بەرهەم بێنن سپاس کاک ڕۆف دێمە لای تۆ وەکو لە قسەی ئەم بەڕێزانە دەرەکەوێت کە سلێمانی خزمەت کراوە بەڵام خزمەتەکە لە ئاستی پێویستانیە و کاکاوە لە قسەکانی ئاماژەی بەوە کرد کە حکوومەت لەم شارەدا غائیبە ڕای تۆ چیە لەو بارەیەوە لە ڕاستیدا باسکردن لە سلێمانی نەک بە مەبەستی ڕاستکردنی نەزعی شارچێتی و دەرخستنی شتە لۆکاڵەکان لەم شارە بەڵکو باسکردنی سلێمانی لە یادێکی گەورەی وەکو 228 ساڵی بنیادنانە ئەکرێ قسە لە هەموو جانیبەکانی بکرێت من قەناعەتم وایە بەپێی تێبینیم لەسەر قسەیە و بەڕێزانش بە حەقەت ئیداری سلێمانی و بەڕێوەبردننی سلێمانی و دەسەڵات لە سلێمانیدا ئێستا لە سەرۆخت و لە کەناری ئەوایە کە ئەبێتی تر لە دەرگای یاسا بە لە دەرگای عقلانیت باوە لە دەرگای چاکسازی و گۆڕانکاری و نوێبوونەوە بە من پێم وایە سلێمانی پێویستی بمانەیە و هەروەها پێویستی بووەیە کە لەناو خودی ئیدارە و بەڕێوەبردننی ئەم شارە کۆمەڵێ ململانی بێجەدوایە خزمەتی ئەم شارە و خەڵقی ئەم شاری نەکردەوە و خزمەتی خودی دەسەڵاتیشی نەکردێنەوانێ ململانیانە دەکەن ئەو ململانیانە لەناو ئۆرگانەکانی دەسەڵات و ئیدارە و بەڕێوەبردننی ئەم شارە بە تایبەت هەڵبەدەم شارە بە دەوروبەرەکەیەوە ئەم شارە بە شار و شارۆچکەکانی و بە قەزا و ناحەکان و بە گوندەکانیشیەوە پێویستی بۆیە و من لەگەڵ ئەو ڕایەشان بەڕاستی ئەگەر بڵی لە سلێمانی هەر هیچ نەکراوە ئەمە بێویژدانانێ لە سلێمانی شت کراوە بەڵام وەکو تێبینی ئەکرێ کۆمەڵێ هۆکاری زاتی و مەوزوعی هەیە بۆ ئەوەی کە بەقەدەر مێژووی ئەم شارە بەقەدەر قوربانیدانەکانی ئەم شارە بەقەدەر ئەو تەسحیە و ئەو ماڵوێرانی کە بەسەر خەڵقی ئەم شارە هاتووە نەتوانراوە وەفای خەڵقی ئەم شارە بدرێتەوە بەڕاستی جەنابەت وەکو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بۆ کاروباری جەماوەری لە چەند ڕۆژی ڕابردوودا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وتی سلێمانی شاری شێخ مەحموود و شاری بارزانیە ووتی کە ئەم شارە پێویستە خزمەت بکرێت ئاماژەی بەوەدا کە لە 2007ەوە ئەم شارە چاوەڕێ بکرێت بە پایتەختی ڕۆشنبیری دەبێت بکرێت بە پایتەختی ڕۆشنبیری کە ئەو سەرۆکی حکوومەتە تا ئێستای چەنگاوێکی بۆ نەنراوە دەکرێت پێم بڵێ پارتی دیموکراتی کوردستان چی بۆ ئەم شارە کردووە پارتی دیموکراتی کوردستان تێکەڵە ئاوێتە بۆ لەگەڵ مێژووی ئەم شارە بە خۆشی و ناخۆشیەکانیەوە پارتی دیموکراتی کوردستان پشکی قوربانیدانی هەیە لەم شارە پارتی دیموکراتی کوردستان مێژوویەکی سیاسی کۆمەڵایەتی کللتوری هەیە لەم شارە پارتی دیموکراتی کوردستان ئەوەنەی کەوا دەسەڵاتی هەبوو بێت و ئەوەنەی ڕۆژێک لە ڕۆژان توانی بێتی لە مرکزی قەراری ئیداری و دەسەڵاتی بەڕێوەبردننی ئەم شارەدا بوو بێ من پێم وایە درێغی نەکردووە و ئەو کاتەشی کە بە حکم و بە منطقی دوو ئیدارەی کە ئەوە ئەتوانم بڵێم حاڵەتێکی نەخوازراوە بۆ هەموو لایەک بەڵام کە دروست بووە بۆ بە دیفاکتۆ تۆ بێ مامەڵی لەگەڵا بکەی پارتی دیموکراتی کوردستان توانیوێتی وەکو ئەوەی کە بواری هەیە لەم شارە خزمەتکە بەڵام پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا بۆ ئەوەی کە ئێوەش و خەڵقیش بزانێ بەڕێوەبەرێکی نییە لەم شارە باشە کە تۆ بەڕێوەبەرێکت نەبێت ناتوانانی خزمەتی کاکڕۆف هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان قسە لەسەرەوەکەن کە حکوومەتیەکی گرتووەتەوە لاریمان لەمە نییە سەرۆکی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەسعود بارزانی و نێچیروان بارزانی هەردووکیان لە ڕووی حزبیەوە پۆستەکانیان بڵین وەکو
کەسێک کەسەر بە پارتی دیموکراتی کوردستان وەریان گرتووە تۆش ئەڵەی پارتی لێرە هیچ پۆستێکی نییە ئەمە چیمان پێڵێ من قەنەعەتم وایە کە چ لە سەراسی خودی سەرۆکی هەرێمەوە چ لە سەراسی خودی سەرۆکی حکومەت تۆ ناکرێ شتەکان بە شخصەنە بکرێ بۆ نەیانتوانیوە وەکو پێویست خزمەتی ئەم شارە بکەن من دڵنیام لەسەر ئاسی بڕیار و قەراراتی حکومات و لەسەر ئاسی ئەو پرۆژانەی کەوا حکومەتی هەرێمی کوردستان تهدیدی کردووە بۆ ئەم شارە ئەوە ئەگەڕێتەوە بۆ مەهامەکان و جێبەجێکردنی حکومەتی هەرێم خۆی خۆ ناکرێت بە شخصی جەنابی سەرۆکی هەرێم و جەنابی سەرۆکی حکومەت خۆیان بێن شتەکان جێبەجێ بکەن ئەوەنەی ئێمە بزانین و بوار هەبوو بێت هاتوون بەڕاستی و ئەم کەسانی خوارەوە ڕاستپێرن کەسانی خوارەوە بە قسەیان من دڵنیام ئێستش ئەگەر دیراسەیەکی مۆزوعی ورد بکەی بۆ وەزعێتی ئیدارە و بەڕێوەبردن و خزمەتکردنی سلێمانی کەم و کورتەکان لە ئاستی ئیدارە لۆکاڵێکا بوو و لەسەر ئاستی جێبەجێنەکردنی ئەو بڕیار و قەراراتانە بوو وەکو خۆی بەڕاستی سپاس کاکاوە دێمە لای تۆ ئەخیر جملەی کاکڕۆفەوە بووتی کە خەلەلەکە بۆ واگەڕێتەوە کە ئیدارە لۆکاڵیەکە نەیتوانیوە ڕێنمایی و بڕیارەکان وەکو خۆی جێبەجێ بکات و سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێم ئەوەندەی بواریان هەبوو بێت ئیشی خۆیانیان کردووە وەڵام من لە 100% لەگەڵەوەی کاکڕۆف ڕاستە بەڵام ئەمە لە چێوە هاتووە ئەمە لەوە هاتووە هەتا ئێستا وەکو پێشتری ژوتم حیزب باوکی حکوومەتە واگەسەی کەین وەکو چۆن کاکڕۆڤەرە لە سلێمانی ئەمە مدیرێکمانەیە بەڵام کێتی نیشتمانی کوردستانیش لە دووەک من پێم وایە لەوانەیە فڕاشێکیشی نەبێ بەس ئەمە کێوای کردووە ئەمە سیستەمی بەڕێوەبردننی وڵات دوای کردووە کە سەرۆکایەتی هەرێم بەرپرسیارە لێی کە پەرلەمانی کوردستان بەرپرسیارە کە سەرۆکی حکومەت خۆی بەرپرسیارە و من پێم وایە پشکی گەوری ئەو نەهامەتیانەوە پشکی گەوری ئەو خزمەت نەکردنا بەر پارتیەکە سەرەتا و پاشان بەرەکێتیەکەوێت و اینجا بەر خەڵقی ئامیژەکەوێت کە بێدەنگە لە ئاستی شتەکانە و بەڕاستی پێوەری سلێمانی یا پێوەری شارەکان بەوە ناپێورەیە پرۆژە کراوە پرۆژە نەکراوە من پێم وایە سیستەمی بەڕێوەبردننی وڵات سیستەمێکە فۆزایە یعنی ئەم سیستەمە ڕێک نەخراوە کارگوتار باسی کرد باسی لامەرکەزی کرد لامەرکەزی ناکرێت تەنها بۆ سلێمانی بێت ناکرێت تەنها بۆ دێمەوەلات کاک ڕۆفەڵێ سیستەمی بەڕێوەبردننی وڵات سیستەمێکی فەوزایە لە ڕاستیە ناتوانین سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان کە لە لووتکەی دەسەڵاتدان لەم هەرێمە نەیانتوانیوە ئەم سیستمە فەوزایە ڕێک بخەنەوە وەکو کاکاوتی لە ڕاستیە من ناتوانم بزە بدۆ مصطلحی کاکاوە بەکاربێنم بڵێم فەوزایە بەڵام ئەتوانم بڵێم نامنەظەمە بەڕاستی وەکو پێویست ڕێنەخراوە وەکوتم ئێستا ئێمە هەموو لایەکمان بەپێی دراسی و بەپێی میتۆدێکی زانستی ئەگەر دراسی وەزعی ئیدارە و بەڕێوەبردنی سلێمانی بکەین و کوتم بەڵام دەوترێت کە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکومەت بەرپرسیارن لەم ئاخر سەرۆکی حکومەت بە دەستەواژەکەی خۆشت بەکاری بێنن وەکو پێشتری ژوتمان سەرۆکی حکومەت وە سەرۆکی هەرێم ڕێنمایی و بڕیار و قەرارات هەیە هەموو ئەنجومەنی وەزیران هەر یەکە و پێکاتوە لە کۆمەڵێ وەزارەتی تایبەتبەت بە بوارێکی تایبەتبەت ئەم وەزارەتانە تەبعاً شۆڕ بوونەتەوە بۆ ئاسی مدیریاتی گشتی و بۆ ئاسی بەڕێوەبەرێتیەکان لە ناو شار و شارۆچکەکانە ئەمانە پلانی خۆیان هەیە ئەمانە بەرنامەی خزمەتگوزاری خۆیانیان هەیە ئەو بەرنمەیە کە دا ئەنرێ من قەناعەتم بەوە نییە بەرنمەیەک لە وەزارەتی پەروەردە دابنرێت بۆ سلێمانی خصوصیەتێکی کێ هەبێ و بۆ هەولێر خصوصیەتێکی کێ هەبێ بۆیە ئەڵم کەم و کورتەکە لێرێ خەلەلەکە لێرەیە من قەناعەتم وایە شتەکە فۆقی نییە لەسەرەوە نییە من دڵنیام خەلەلەکە لێرەیە و ئەبێ لە ناو ئیدارە و بەڕێوەبردننی سلێمانی خۆیان چاک بکرێ و پرۆژەی استراتیژی دابنێن بۆ چاکسازی و پاکێجیان هەبێ بەڕاستی بۆ نوێبوونەوە و بۆ گۆڕانکاری لە سیستەمی بەڕێوەبردننی ئەم شارە کاکاوە دیسانەوە وتی کە خەلەلەکە فەوقی نییە و لەسەرەوە نییە تۆکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێت وایە وتی یاسا و بڕیار و ڕێنمایی دەردەکرێت قانون لەم شارەدا باڵا دەست بێت پێت وایە قانون باڵا من پێم وایە لە هەرێمی کوردستان ئەگەر بە چاوی وژدانەوە سێری بکەی و لە عێراق شا بە تایبەتی و لە هەرێمی کوردستانە بە گشتی یاسا غایبە لەم هەرێمەیە من با سیاسای ئیداراکەم با سیاسای محکەمە و ئەوانە ناکەم غایببوونی یاسا چ زیانێکی بە شاری سلێمانی گەیاندووە هەتا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بە مەرکەزی ئیژەکات مادەم حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمەکەی سیستەمێکی مەرکەزیە واتە سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارن ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان لەبری ئەمە بە یاسای لامەرکەزیشی بکرا ئەنجومەنی پارێزگاکان کارابوونایە و بیان توانایە بەو سیستەمەی کە لە یاسای هەفتاوێکی بریمەردانراوە کارەکانی خۆیان جێبەجێ کرایە ئێستا ئەم قەیرانی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە ڕووی ئیدارەوە من پێم وایە و قەیرانە نابوو و من سەیرم لێ کاکڕەوە بەڕاستی لە خۆیدا ئەماڵێ یا لە حیزبەکەیدا ئەماڵێ هەمومان بەرپرسیارین بەڵام بەرپرسیار یەکەم ئەو دەسەڵاتانن کە هەوی بەهۆی دەسەڵاتەکەتوان زیاتر خزمەت بکەن و نایکەن
ئەتوانن زیاتر یاسا بچەسپێن و ئەتوانن زیاتر خزمەت بکەن و نایکەن ناشیکەن بەڵێ نایکەن بۆ نایکەن نایکەن مەسەرەن تۆیت لە دوای ڕاپەڕینەوە لە ساڵی 1992 کورد خەوی بەوە بینیوە کە ئیدارێکی سەرخۆی خۆی هەبێت ئێستا تۆ هاتووی بە هەمان یاسای پێش ڕاپەڕین وڵاتەکابی بڕێەوە لەوانەیە زۆر لەم برادرانی کەسە ئەم گەنجانە نەزانن کە ئەم حکومەت هێرمی کوردستانە بە یاسای ژمارە 159 ساڵی 69 کە یاسای محافەزاتە کاری پێکرێ کە ئەم یاسای ئێستا ئێکسپایر بووە لە زۆر وڵاتانی دنیا لەوانەیە نایبی بگرن بەڵام لە هەرێمی کوردستان یاسا کاری پێکرێ هەتا ئێستا قایمقام و مدنیاحی و محافظ و بەڕێوەبەرە گشتیەکان لەلایەن تلق و مەڵبەندەکانەوە دائەنرێت ناقانونین نەخێر ناقانونی نین بە قانونە ئەیبن جا ناقانونی چییە یەکێ ڕێژەکانی وڵاتە هۆیە بە قانون سزن دەکەن ناقانونیشە سجنکردنەکە و ینی خۆی ڕێژەکان ئەمەیە کە تو بێن بە قانونێ بخنچێنن کە خۆی ناقانونیە ئێستا کارکردن بە یاسای ژمارە 150 ساڵی 69 ناقانونیە چونکە ئەنجومەنی لە دوای ڕوخانی ڕژێمی عێراق کە ڕژێمی عێراق نەما ئەم یاسایە نەما و بڕیارێکاتە پێشەوە بڕیاری هەفتایەکی بریمەر هەتا ئێستاشی پێوەبێ لە کەرکووکە کە پارتی بەدڵ و یەکێتی بە قوچی کوردستان ێزانێ بۆ یاسایە کارەکەن بەڵام ناڕن ئەنجومەنی پارێزەکانی هەرێمی کوردستان بە یاسای هەفتایەکی بریمەر کارکەن ناژێن هەڵبژاردن بکەنەوە من حەزەکەم ڕاستی تێبینیە بم ئەم حکومەتە چ دیموکراتێکی تایە لە کاتێک تۆ لە ساڵی 1992 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 30 ساڵ نەکراوە تا 2005 لە 2005 تا 2009 نەکرا تامان 2005ش بازنەیەکی تاک بوو ینی هەموو عێراق بەیەکەوە بۆ ژنا من دڵنیا دەکەمەوە ئەگەر لەگەڵ عێراق نەکرایە لە 2005 چا ناکرا چ دیموکراتیەکەی لە وڵاتەیە ئەنجومەنی شارەوانەکان لە ساڵی 2000ەوە هەڵبژێراون 12 ساڵە تا ئێستا هەڵبژاردن بۆ ئەنجومەنی شارەوانەکان نەکراوە لە کاتێکە کە سەرۆکەکەی بەجیا دەنگی دراوەتێ ینی سەیری ئەم نەکبەتی ئەم وڵاتەکە سەرۆکی ئەنجومەنی شارەوانی بەجیا دەنگی دراوەتێ لەگەڵ 20 ئەندامی ترا ئێستا 20 ئەندامەکە 12 ئەندام بۆ 13 ئەندامیان ماوە سەرۆکەکەشی ئێستا ئەندامی مەکتەبی سیاسی کێتی زەرامشکەی داناوە کە خۆی پێویستە کە ئەو ئەڕوات بە سیستەمەکەەوە ئاخوازە لەبەری کە بەتەنی هەڵبژێراوە ئەمانە خەلەل و بە زیانی سلێمانی خەلەلی ئیدارین بە زیانی سلێمانی بە تایبەتی و هەرێم بەگشتی بەتاکەت یەک پرسیاییتر ئەوەشتاوەکەم بەڵێ بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان لە ساڵی 2005ەوە بۆ 8 ساڵەچێت هەڵبژاردن نەکراوە چێ بەرپرسیارە کاردوتێڕێ ئازادی و دموکراسیە ئازادی و دموکراسی بۆ نابێ خەڵک قسە بکە ئازادی و دموکراسیە بێ بە سیستەم بچەسپێت ئازادی و دموکراسی نانیە بیخۆین ئازادی و دموکراسی هەوانی هەڵی مژین ئازادی و دموکراسی بەرجەستە بکرێ لە ئیدارە و لە ژیانی ڕۆژانی خەڵکە سواس بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و گفتوگۆکەمان بەردەوام دەبێت